برای ئازیزم، دوای سەفەری تۆ بۆ دەرەوە بارودۆخەکە خراپ شێوە. زۆرینەی گوندەکان خاپوور بوون. لەو هەڵمەتە نامرۆڤانەیەدا کوێستان دوای بەرگریەکی زۆر ئەو کاتەی وەک باڵندەیەکی ئازاد ویستی هەڵبێت و بگەڕێتەوە هێلانە پرتۆکاوەکەی کەوتە بەراگری غەزەبیان. بۆیە بلبل فروان نستن هي عجب الشمس بلبل فروان نستن ويل من تفرد بإذان الشمس بلبل فروان نستن هي عجب يا ريال يا ريال يا ريال ظالم الشمس بلبل فروان نستن ويل من تفرد البيدار تفرد البيدار
دەکەم Come
سەبارم تا سەباری خاچی کوردستانەکە